خاڵێکی تر ومس المرأة بشهوة. ئەگەر کەسێک پێستی دەستی بەر ئافرەتێک کەوت، تەوان کاتێک گەڵێن ئەلمەرئە واتە بەسپی خێزانێتی، ژن و پیاو لە ماڵەوە گڵاسی ئاوێداتێ، پیاڵێ چایەداتێ، دەستی بەر دەستی کەوت، ئایا دەستنوێژە شکێنێت؟ لە مەذهەبی شافعی ئەیشکێنێت، بەڵام لە لای جمهوری زانایان نایشکێنێت. وەلای مەذهەبی حەنابیلە فەرمووی بیشەهوە، کە ئارەزووی لەگەڵا بێ، شەهوەتی لەگەڵا بێ، ئەوجا دەستنوێژە شکێنێت. بەڵام فەرمووی ومس المرأة بشهوة، طبعا ئەمە لە حاڵەتێکە بدون حائل، یعنی کە پەڕۆیەک شتێک لەو بینە نەبوو بێت، یعنی پێست بەر پێست کەوت، ئەو جا دەستنوێژە شکێنێت کە شەهوەتی لەگەڵا بوو. ئەمما ئەگەر ئافرەتەکە پەڕۆیەکی لە دەستا، چەفێکی لە دەستا، دەستشی بەردەستی کەوت، دەستنوێژ ناشکێنێ، ئەمە هیچ دەستنوێژ ناشکێنێت، ئەمە ئەگەر شەهوەتشی لەگەڵا بوو. بەڵام پێستی بەر پێستی کەوت، دەست ئاوادای لە دەستی، ئەو کاتە دەستنوێژ ئەشکێنێ، بە مەرجێ وتمان چی لەگەڵا بێت؟ شەهوەتی لەگەڵا بێت، ئارەزووی لەگەڵا بێت. کە ئارەزووی لەگەڵا بوو، ئەو کاتە دەستنوێژ ئەشکێنێت. بەڵگەمان چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان دایکە عایشەی خێزانی ماچ کرد، چوو نوێژی کرد و بە نوێژی کرد بۆ سەحابەکان، دەستنوێژی نەشکان. بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی دایکە عایشە فەرمێ لە حاڵەتێکە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەملیک ئیربە، یعنی زاڵ بوو بەسەر نەفس و شەهوەتی خۆی. بەڵام ئەگەر کەسێک زانی ئەو حاڵەتەی نییە، ئەوە نەکە ئەو حاڵەتە باشترە. وخوای تعالیش فەرمێ ئەو لامەستم النیساء، خۆی خلافەکە لێرە ڕووی داوە. ئایا ئەو لامەستم النیساء معنای چییە؟ ئایا مجرد لەمسەکەیە؟ لە لای شافعی دەفەرمێ لەمسە، یعنی پیا و ئافرەت پێستی بەر پێستی پیاوی خۆی کەوت، دەستی بەر دەستی کەوت، ئەو کاتە دەستنوێژی بەتاڵە بێت. بەڵام لای جمهوری زانایان فەرموون نەخێر، ئەو لامەستم النیساء ئەمە کینایە بۆ جیماع، کە پیاوێت چووە لای خێزانەکەی، ئەو جا لەسەرێتی غوسڵ بکاتێ، مون بکات، دەستنوێژەکەشی نامێنێت.